چوارچێوەی ئەو بەشێوی و ئاڵۆزیانی کە هەبوو لە ناوچەکەدا بە میوانداری زۆر بە ڕێزکاگە من بایزید پور ڕۆژنامە نووس کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمە مامۆستا بن بەخێربی خۆشحاڵین کە ئەم نیوەڕۆیە گفتوگویەکی گرنگی ئابوووریاناکەین لەسەر ئەو بابەتە گرنگانی کە هەیە لە ناوچەکە جارە با لەسەر کۆڕبندەکە ینی گفتوگویە بکەین کۆڕبندی دێڵپی کە کۆڕبندێکی ئابووری جیهانیە و ساڵان ڕێگەخرێت دیارە ئامانجی دیاریکراوی هەیە لە ڕووی ئابووریەوە بۆ گیان ئێستاژە زانیت ینی گیان بە قەیرانێکی سەختی ئابووری وارووا وزەتی پەڕێ بۆ جەنگی ئێران ئەمریکاوە لە ئێستادا ئەم کۆڕبندە ئەتوانین بڵین ینی خاڵ و پۆینتەکانی کە ئاماژەی پێیەکات و دەستنیشانیەکات کەمێک لە گرفتەکان کەمەکاتەوە سپاس سەرەتا بۆ میوانداریتان لە ڕاستیدا ئەم جۆرە کۆڕ و کۆمەڵ و کۆربەندانە لە ڕێگەی نزیکردنی وڵاتەکان بە یەکتری لە ڕێگەی دانانی مێزێک بۆ ئەو وڵاتانەی کە بەهەرحاڵ ڕۆڵێکی کاریگەریان لە جیهاندا هەیە هەوڵ دەدا لەسەر قەیرانە سیاسی و ئابوووریەکان لێکۆڵینەوەی زیاتر بکرێ قسەی زیاتر بکرێ ئەمانە گرنگیەکەی لەوەدایە کە قسە و باسەکان دەکرێت پێشنیازەکان دەکرێت جا دواتر باسیەوە دەکەم کە گرنگی بوونی کاکوبات لەو کۆڕبەندەدا چییە بەڵام بەگشتی ئێستا بۆ خۆمان هەموو ئەزانین ئەگەر لە ڕوانگەی ئابووری سیاسیەوە سەیری بابەتەکە بکەین ئێستا قەیرانە ئابوووریەکان لەگەڵ قەیرانە سیاسیەکان بەڕادەیەکی زۆر تێکەڵ کراوە ئێمە تەنانەت لەگەڵ دوو شەڕی گەورە ڕوبەڕووین شەڕی رووسیا و ئوکراینیا کە ئەمە کاریگەرێکی زۆر جدی دروستە شەڕێکی سەربازیە بەڵام بەگشتی دۆخی وزا دۆخی سیاست دۆخی پەیوەندیەکانی ئەوروپا لەگەڵ ئەمریکا هەمووی ئەمانەی خسۆتە ژێر کاریگەرێکی گەورەوە و لەوانەیە لە داهاتوودا جیهان بەو شێوازە ئێستا هەیە نەبینرێتەوە ینی هەرو جۆرەی کە سەرۆگوزیرانەکەی کەنەدا باسی کرد بەڕاستی نەزمێکی نوێ لە جیهاندا لە ئێستادا خوڵخاوە دواتر قەیرانی ئابووری دیکەشمان هەیە لە ڕاستیدا بەتایبەت ئەم شەڕی ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل ئەم بەستنی گەروی هورمۆز توانی بەڕادەیەکی زۆر نیشانی داکە کە ئابووری جیهان پێویستی بە ئالترناتیوە ئابووری جیهان ئەگەر بەو شێوازە بڕاتە پێشێ لە هەر جۆرە کشمەکشێکی کورتخایەندا دەتوانێت زیانی ماڵی زۆر گەورە لە وڵاتان بدە ئێمە بەتایبەت لە وڵاتانی ئاسیای شەرقی هندستان ئەمانە زۆر زیانێکی گەورەیان دیوە ئەوروپا زیانێکی گەورەی دیوە لەبەرەوە ئەو کۆڕ و کۆڕبەندانە لە ڕاستیدا لە میانی ئەو هەموو کشمێکیشە ئابووری و سیاسیانەی لە جیهاندا هەیە هەوڵ بدات دەریچەیەک بدۆزێتەوە بۆەوەی کە تەنانەت ئەو وڵاتانەی کە لەباری سیاسیەوە دەرفەتیان نێبەیەکەوە گفتوگۆ بکەن لەم کۆڕبەندانەدا دەتوانن ئەو دەرفەتە بۆ خۆیان بدۆزنەوە کە قسە و باسی خۆیان لە ڕاستیدا بکەن بەشداری هەرێمی کوردستان و بەشداری بەڕست قوبات تاڵەوانی وەکو جێگیری سەرۆگۆزیران ینی ساڵانە لەم کۆڕبەندەدا وەکو جەنابیش تاماژەت پێدا لە قسەکانی پێشوە کەوتە گرنگجێکی باز دەکەم بۆ خۆی گرنگە لە ئێستادا تۆ هەرێمی کوردستان لە ناوچەیەکی ینی بە تەواوەتی لە ڕووی ئەتوانین بڵین کاریگەرە جەنگی و هەروەها سیاسی و لێکەوتە ئابوووریەکانەوە ینی بۆ خۆی ئێمە لە ناو جەنگەکە شابووین و کاریگەرە ئابووری و سیاسەکەشمان بەرکەوتووە و ئەم کاریگەریانەش بە پێی خوێندنەوە ینی خوێندنەوەی شارەزایانی دۆخە سیاسی و ئابوووریەکان دوورمەودایە بە حەقەت ینی کارکردن بۆی دەبێت بەردەوام بێ کورد کە بەشدارە لە کۆڕبەندێکی ئاوهادا تا چەند گرنگە و بەڕێز قوبات تاڵەبانی کە خۆی بۆ خۆی جێگیری سەرۆگۆزیرانە بەشدارە ئەمیان تا چەند گرنگترە مامۆستا لە ڕاستیدا ئێمە شتێکمانەیە لە بەڕێوەبردندا پێی دەڵێن SWOT ینی چی ئەنیمە لە کاتێکدا دەرفەتی زۆر گەورە هەڕەشەمان لە بەردەما دەرفەتی گەورەشمان لە بەردەما هەرێمی کوردستان هەمومان دەزانین کە لە ڕاستیدا لە ئێستادا لە ململانەیەکی گەورە دەرگیر بووە لە کاتێکدا بەڕاستی بەشێک نەبووە لەو ململانەیە ئەمەی کە کاقوبات بەشێکی بەشداریەکەی لەو بەرنامانە دەگەڕێتەوە بۆ سەر کەسایەتی خۆی لە ڕاستیدا ئێمە شتێکمان هەیە لە گەشەپێداندا پێی دەڵێن گەشەپێدانی بەردەوام یا sustainable development sustainable development باز لە چی دەکات باز لە سەرمایە گوزاری لەسەر نەوەکانی داهاتوو دەکات سەرمایە گوزاری کۆمەڵایەتی داهاتوو دەکات سەرمایە گوزاری ئابووری داهاتوو دەکات دۆزینەوەی ڕێگای بەرهەمهێنانی زیاتر دەکات کەشفکردن دەکات ئێمە بە هەر حاڵ ئەمە یەکەم کاکوبات ئێمە بەوە تەنیا نابینین کاکوبات ساڵانە ئێمە دەبینین لە نێو گەنجاندا لە نێو ئافرەتاندا لە هەمووی ئەوانەدا تۆ ئەگەر سەیری بکەی دەبینی کە بیرۆکەیەکی هەیە لەسەر بنەمای گەشەی بەردەوام یعنی من
ئەمەی لە ئێستادا لە هەرێمی کوردستان دەگوزارێت ناتوانێت قەنەعاتی پێ بگەێنێ ئەم شتێکە لە بیرۆکەیدا هەیە بیرۆکەکەی ڕوانینێکە ڕوو بە داهاتوو ڕوانینێکە بۆ 100 ساڵی داهاتوو ڕوانینێکە بۆ 150 ساڵی داهاتوو ئەو دەزانێت کە ئەم شتانی کە سەرمایی هەرێمی کوردستان بودجێی هەرێمی کوردستان یا بودجێی عێراق لەسەری دەبەسرێ بەتایبەت لەسەر نەوت ئێمە دەزانین کە لە 50 بۆ 100 ساڵی داهاتوودا ئەم نەوتە نامێنێ لە ڕاستیدا ئەمە شتێک پیشان دەدا کاکوبات ئەمە پێی دەڵێن ئیمەیج بیلدینگ چییە؟ دەڵێ وڵاتەکەی من ئەو ئیمکاناتەی هەیە وڵاتەکەی من ڕاستە لە نێو کێشمەکەش و ململانەیەکی نێودەوڵەتی گەورەدا لە نێوان دوو وڵاتی زلهێزدا گیری خواردووە و لە ڕاستیدا هەم دەبێ وڵاتەکەی بەڕێوە بەرێ هەم دەبێ پەیوەندەکانیشی لەگەڵ ئەو دوو وڵاتە بەڕێوە بەرێ کە نەبێ بە بەشێک لەو ململانەیە لە ڕاستیدا لە جەنگەکەدا لەبەر ئەمەم زۆر سەختە تۆ لە ناو ئەو ململانەیەدا تۆ مەسەلەن بۆ نمونە بیر لەوەش بکەیەوە کە هەڕەشەکان بکەی بە دەرفەت ئەمە زۆر گرنگە کوردستان خاوەنی سەرمایی زۆر گەورەیە بەڵام دەبێت استراتژی بێ کە دیارە کاقوبات ساڵانێکە بە پێی استراتژیە ئیش دەکا بۆی وە ئەسلی لێرەشدا باسی کرد ئەو ئیمێج بیلدینگە یعنی نیشاندانی وێنەی هەرێمە لە دەرەوە سەر ڕای ئەوەی کە ئەمە دەرفەتێکە بۆی لە ئازمموی وڵاتانی دیکە کاڵوگوەر بگرین و بەرهێنان ڕابکەشین ئەمە نیشانیدا باز دەکات دەڵێت کەرێم ئەم توانایانەی هەیە دەڵێ مڵکێکە کە بە ڕێژەی پێویست بەکار نهاتووە ئێمە دەرفەتی کشت و کاڵمان هەیە دەرفەتی ئاومان هەیە دەرفەتی گەشت و گوزارمان هەیە هەمووی ئەوانە لە داهاتوودا دەتوانێت ببێ بە دەرفەتێکی گەورە و ئالترناتیوێک بۆ نەوت گرێدراوی بە نەوت بە بڕوای من هەرچی خۆ لە نەوت دوور بکەیەوە وڵاتەکەت دموکراسی تر دەبێ وڵاتەکەت ئازادتر دەبێ وڵاتەکەت حکومڕانیەکی باش دەتوانێت لە وڵاتەکەتدا بکەیەوە سەرنجی سەرەکیەکەی لەسەر ئەو نیشاندانی وێنایەکی جوانی هەرێمە زۆر باشە ینی کاقوبات ئاماژەی بە کۆمەڵی خاڵی گرنگ کرد بە تایبەتی بنەمەوێت لە ڕووی ینی کە هەرێمی کوردستان بەڕاستی ناوەندێکی گرنگە هەم بۆ ئابووری لە ڕووی وزەوە هەم بۆ کشت و کاڵ کە خاکیشی بەپیتە باجارە لە وزەکەەوە دەست پێ بکەین ینی خۆ دەزانی مامۆسای من لە 5 ساڵی ڕابردووی شەڕی ئۆکراین رووسیادا ئەوروپا و جیهان ڕوبەڕووی ینی قەیرانێکی گەورەی وزە بووە بە تایبەتی دابینکردنی وزە بۆ ئەوروپا و کاتێککە جەنگی ئێران ئەمریکای ئیسرائیلی شیاتە سەر و وەکو پێشتری جەنابە دامەژەت پێدا داخستنی گەروی هۆرمز کە یەکێکە لە ڕێڕەوەکانی دابینکردنی لە 160 وزە بۆ جیهان بە تایبەتی بۆ چین و وڵاتانی ئاسیا و هەروەها غازی قەتار بۆ ئەوروپا یعنی توانم لە قەیرانەکە قوڵتر بوو هەرێمی کوردستان خاوەن گاز و زێشی زۆرە و ئێستا ژیانی دەیەوێت خۆی لە نەخشە جیهانەکەدا وا وێنا بکات کە ئەتوانێت بەڕاستی چۆنەڵی تەختیی ئەوروپا و هەندێک وڵاتانی دیکە بکات لە ڕووی وزەوە چۆن ئەتوانین ئەم بابەتە لە ڕۆ ئابوووریەکەمە سوودی لێ بینین بۆ خۆمان و ببینە بەشێک لەوەی کە دابینکەری وزەبین بۆ ئەوروپا بەڕاستی مامۆسایە لە ڕاستیدا هەرەوەی کە باسم کردتم ئەو SWOتە ئەوەیە کە ئێستا هەڕەشەیەک لەسەر ناوچەکە هەیە وە سەر ڕای هەڕەشەیە دەتوانێت دەرفەتێکیش بخڵقێنێ بۆ هەرێمی کوردستان ئێمە دەزانین نەزمێکی تازە دروست دەبێت دوای ئەو شەڕە ئێمە کارمان بەوە نییە داهاتووی ململانەکانی ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل چی بەسەردێ هەر جۆرێک بێت چ بە ئاشتی بێ چ بەهەرحاڵ بە هەر ڕێگایەکی دیکە بێ ئەم نەزمە تازەیە دروست دەبێ وڵاتەکان سەرمایە گوزاری چاکتر دەکەن ئەم وڵاتانە بۆ نمونە ئێمە ئێستا دەبینین کە بە هەر حاڵ بەشێکی زۆر لە هەناردەکردنی نەوتی ئیمارات بەحرین ئەم وڵاتانە هەمووی لە کار کەوتووە لە کاتێکدا ئەمانە هەر جۆرە ئاماژتان پێدا 90 بۆ 20 لە سەتی نەوتی منتەقەکە دیارە ئەمە بەرهەمی دێنن و ئەمە ئابووری تووشی کێشەیەکی گەورە کردووە لێرەدا وڵاتەکان چ دەکەن وڵاتەکان دێن بیر لەوە دەکەنەوە کە هەرو شتەی ئەرو جۆرێک کە باسم کرد بەردەوام گەشە پێدانی بەردەوام من دەبێ ئالترناتیوێک بدۆزمەوە کە لەگەڵ قەیرانەکان ئەمە تووشی قەیرانی گەورەتر نەبم لەبەرەوە هەرێمی کوردستان دەتوانێت گرنگیەکی زۆر تایبەتی ژەوپۆلیتیکی بێ لە ڕاستیدا و ئێستا هەمووی وڵاتەکان سەرنجی دەخەنە سەر زۆر جێگان بۆ نمونە نیویۆرک تایمز باسی لەوە کرد بوو کە گرنگی بۆری نەوتی جیهان دەتوانێت بەشێکی زۆر لە قەیرانی نەوت چارەسەر بکە لە ڕاستیدا و ئەمن دەتوانێت بە بڕوای من دەرفەتێکی گەورە بخڵقێنێ بۆ هەرێمی کوردستان بەپێی ئەگە بەپێی استراتژیەکی دروستەوە بڕاتە پێشێ و دەستی کاقوبادیش بەتایبەت بۆ نمونە ئاواڵە بێت لە بڕیاردان لەو سیاسەت داڕێژەیە کە
لە داهاتوودا بۆ هەرێمی کوردستانی دادن. هەر لەبارەی بۆری نەوتی جیهان خۆ دەزانانی مامۆستا بۆری نەوتی هەرێمی کوردستانی شەیە کە ڕاستەخۆ دەبەسێتەوە بە جیهانەوە و ئەو بۆری دیکەی عێراقی شەیە بەڵام ینی خۆشبەختانە لە کاتی ئەم قەیرانەدا ینی هەرێمی کوردستان بۆ یەکێک لەو ناوەندانی کە بتوانرێت ینی نەوتی عێراقی تیا بنێرێتە دەرەوە بۆ بەندەری جیهان یعنی ئەمە خۆی بۆ خۆی توانین بڵین یانی ئێستا هەرێمی کوردستان بەشێکە لە دامینکەری ئابووری و هەروەها لە ڕووی داراییەوە بۆ حکوومەتی عێراقی و هەم بۆ هەرێمی کوردستانیش چۆن نەتوانین لە داهاتووە وەکو جەناب دامەژت پێدا لە پێشخستنی کەرتی ینی وزە لە هەرێمی کوردستان ینی ئەم بۆرێ بێتە هۆکارێکی پاڵنەرێکی سیاسی و هەروەها دارایی بۆ هەرێمی کوردستان بە حەقەت وە ببینە بەشێک لەو نەخشە جیانی وزەکە هەیە لە ناوچەکەدا. لە ڕاستیدا ئێمە ئەم هەڕەشە گشتیە جیهانیە و ئەو قەیرانە سەربازەیە کە لە ناوچەکەدا ڕوویدا ئەم دەرفەتەی بۆ هەرێمی کوردستان بە تایبەت خوڵقاند لە ڕاستیدا و لە ئێستادا هەرێمی کوردستان دەبێت چ بکات دەبێت بە ئەم سەرمایە تازایی کە بەدەستێناوە دەبێت لە مەدانی سیاستدا لە گۆڕەبانی سیاستدا وەک چەکێک وایە ئەو چەکە نەخت بکاتەوە لە ڕاستیدا و بتوانێت بەکاری بهێنێ. ئەمە بە هەر حاڵ ئەمە نازانم دەستی لایەنەکان دەبێت بە هەر حاڵ هەم یەکێتی نیشتمانی کوردستان کاریگەریشی گەورەی هەیە هەمەوەی بە هەر حاڵ حکوومەتی هەرێم بەگشتی دەتوانێت بیکا بە دەرفەتێکی گەورە. ئێستا بۆ نمونە ئەگە شەڕەکە ئەمڕۆکە تەواو بێت تازە ئەو وڵاتانە لە مێژە کە بیر لەوە دەکەنەوە کە ڕێگەی تازەتر هەم وڵاتانێکی کە نەوت وەردەگرن یعنی نەوتیان بۆ دەچێت هەم بە تایبەتە وڵاتانی کە نەوت هەناردە دەکەن لە ڕاستیدا هەردوولا لە ڕێگەی تازەوە دەگەڕن هەردوولا گەیشتونەتە ئەو قەناعەتە کە ئەگەر ڕۆژگارێک شەڕی رووسیا و ئوکراینیا بوو بەهۆی ئەوەی کە نۆرستریم کە ئەو هەموو سەرمایە گوزاری گەورەی و ئەوروپا لەسەر غازی رووسیا کردبووی لەسەر گازی رووسیا کردبووی هەمووی بە شەڕەکە کۆتایی هات ئەوروپا تووشی شۆک بوو. ئێستاش تۆ حسابی کە ئەم وڵاتە عەرەبیانە لەگەڵ ئەو هەموو سەرمایە گوزاری و بزانە بە بەستنی گەروی هورمز لەلایەن ئێرانەوە تووشی شۆکێکی گەورە بوون یعنی پارە لێرەدا سەرمایە لێرەدا یارمەتیان نادا لێرەدا زەویە ژێۆپۆلیتیکی کە یارمەتیان دەدا لەبەرەوە ئەم وڵاتانە دڵنیابە کە بیر دەکەنەوە لە ڕێگای ئالتەرناتیڤ و ئێمە وەک بەشداری مەتبۆن بوونە کەسانێکی وە کاقوبات کە ئەو ئیمێج بێلدینگە نیشان بدە ئەم وێنایە لە هەرێمی کوردستان ئەم دەرفەتانە لە هەرێمی کوردستان لە ڕێگەی مقابلەی تەلەڤیزیۆنی لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ بەرپرسان لەگەڵ حکومڕانە جیهانیەکان دەتوانێت بە قەولی دەڵێن بزمارەکەی جوان داکێ و بتوانێت بۆ داهاتوو کەڵکێکی زۆری لێوەربگرێت. مامۆستا من یەک خاڵێکی زۆر گرنگ ئێمەی کورد ینی وا هەڵکەوتوین بە حکمی ئەو زوڵم و زۆرداری کە لە ڕابردوو لە مێژووە تاوەکو ینی چەند ساڵێکیش بەر لە مۆپێش یانی لە سەرمان بوو هەمیشە گلەیمانە کرد لە جوگرافیا گلەیمانە کرد لە جیۆپۆلیتیک بەڕاستی ئەمانە ینی ئەمانە غەدریان لە کورد کردووە وای کردووە کە کورد زۆر جار ژێردەستە بێت یاخود نەتوانێت بگاتە مافەکانی خۆی یاخود ینی هەمیشە لەگەڵ دوژمنەکانی دەبێت دەست بخاتە دەستیان بۆی کە بتوانێت ئاشتیشی کاتی یاخود ئەگەر ماوەیەشی کەمیش بێ بۆ خۆی بەرجەستە بکە بەڵام ئێستا پێدوانیە جیۆپۆلیتیک ینی جۆرێک لە جۆرەکان لە بەرژەوەندی ئێمەی کورد هەڵگەڕاوەتەوە و تا ئێستا جیۆپۆلیتیکمان بۆتە ناوەندی گواستنەوەی وزەتیایە و ناوەندی ئێستا بە تایبەتی ینی ڕۆشنە دەرەوەی نەوتی عێراق لە ڕێگەی خاچی هەرێمی کوردستانەوە خۆی بۆ خۆیان نێتوانین بڵین جیۆپۆلیتیک لە بەرژەوەندی ئێمەیە ئێمەی کورد ئێستا خاوەنی ڕێژەیەکی باشی غازی سروشتین ئێمە بۆ خۆی لە داهاتوو دەکە ئەوروپا داوای دەکا بچێتە دەروی خۆتۆ بە خاکەی ئێمە دەچێت کەواتە توانین بڵێن جارە لە ڕووی جیۆپۆلیتیکەوە ئێمە کاریگەریمانە بێ لەسەر جیهان وەکە کاریگەریمانە بێ پارێزراوترە بینە لایەن زلی هێزەکانەوە بۆی کە هێرشمان نەکرێتە سەر مامۆستا من لە ڕاستیدا قازانجی وڵاتانی زلهێز لە وڵاتێکی بۆ نمونە ئەگە سوودیان بێ قازانجیان بێ بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئەمە دەتوانێت ڕێگە خۆشکەر بێ بۆ واژەوەکردنی ڕێکەوتنامە و پەیماننامەی ئەمنی درێژخایانی گەورە چونکە ئەو وڵاتە قازانجەکان و سوودەکانی لەگەڵ تۆ گرێ دەداتەوە لەبەرەوە هەرچەندە تۆ لەباری ئابوووریەوە ئالتەرناتیڤێکی چاکبی بۆیان ڕۆڵێکی گرنگتر ئەنجام بدەیت لە ڕاستیدا ڕۆڵێکی گرنگتر بگێڕی لەلایەن ئەو وڵاتانەوە حتمەن وایە کە گرنگێکی زیاترت پێ دەبێت لە فارسیدا شتێک هەیە دەڵێن عەدوو شەوەت سەبەبە خەیر ئەگەر خوددا خواهد بەڕاستی ئەم شەڕا ڕەنگە دەڵێت دوشمن دەتوانێت ببێ بەهۆی خێرێکی باش ئەگەر خوددا بیەوێ بەڕاستی ئەم شەڕە دەتوانێت دەرفەتێکی گەورە بێ ئێمە نیگەرانین خەڵکی هەرێمی کوردستان لە ڕاستیدا نیگەرانن نیگەران ژیان ڕۆژانەیانن بەڵام
بەو ڕوانینەی کە کەسانێکی وە کاقوبات هەیەە بەو گەشەپێدانی بەردەوام بەو وێناکردنی هەرێم بەو گەشببینیەی کە هەیە لە سیاسەتدا لە ڕاستیدا دەتوانێت تنگانەبەری کورد بێ و ئاسۆیەکی زۆر گەورەتر لە بەرامبەر هەرێمی کوردستاندا دەتوانێت بێ نمونونەکەشمانە لەم شەڕەدا بینی. زۆر باشە بابەتی ئێران وە و جەنگی کە ماوەی زیاد لە 50 ڕۆژی خایەن لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلدا ینی بەڕاستی ئابووری جیهانی وەکو جەنابە دامەژت پێدا پێشتر بەهۆی جەنگی ئۆکراینەوە ئابووری ئەوروپا تووشی شۆک بوو ئێستا بەڵام بەهۆی جەنگی ئێران ینی ئیسرائیل ئەمریکا بە تەواوەتی ئابووری هەموو جیهانی گرتەوە تووشی شۆک بوو. ئەم شۆکە پێ وایە ینی ئەگەر جەنگەکە سەر ڕاستە وەستاوە بەڵام ئەوە تاخۆ لە ئەگەرونەگەری دەستپێکردنەوەدایە لە ئەگەرونەگەری هێرشکردنە سەر یەکدیدایە وایە یان نا چکە بێمەتوانێکی زۆرێ لە نێوان ئەمریکا و ئێران و تەنانەت ئیسرائیل و ئێرانیشدا لە ئەگەری ڕاوەستانی تەواوەتی جەنگەکە و تا ڕادەیەک سەرپێکەوتنەوەی بابەتی ئابووری وەروان ناردنەدەرەوەی نەوتی ناوچەکە لە ڕێگەروی هورمزەوە و ئاسایش و استیقراریەتێک لە ناوچەکەدا پێ وایە ینی ئەم کاریگەریانە دوورمەودا ئەبێ و چارەسەرکردنی گرفتەکان کاتێکی زۆری دەوێت خود نەخێر بە ئاسانی نایەتەوە تایمی خۆی بەڕاستی لە ڕاستیدا گۆڕانکاریەکان بە شێوازێکن کە نەک تەنیا نایەتەوە تایمی خۆی ئەو وڵاتانە ئێران لە ئێستادا ئێمە وێنە گەورەکە ببینین ئەمریکا و ئیسرائیل بەتایبەت ئەمریکای تووشی شۆک کرد کاتێکی کە توانی گەروی هورمز کۆنتترۆل بکە. ئێران 20 ساڵ بوو زۆر کەسی بەرپرسەکانی ئێران هەڕەشەی ئەوان دەکرد کە گەروی هورمز دەتوانن ببەستن یعنی بێن لەباری ژێوپۆلیتیکەوە بیکەن بە قازاندیشی گەورەی سیاسی و سەربازی ئابووری. ئەمریکا شۆک بوو بەوە بە بڕوای من بیریان لەوە نەدەکردەوە کە ئێران ئاوە بە ئاسانی دەتوانێت بە دوو دانە سارۆخ ناردن بۆ دووسێ دانە کەشتی بتوانێت گەروی هورمز دابخە. لەبەرەوە لە ڕاستیدا جیهانی دوای ئەو شەڕە هەر جۆرەی کە باسم کردن بەتایبەت لەباری وزەوە دەبێتە جیهانێکی زۆر جیاوازتر پەیوەندی تازەتر دروست دەکات نەزمی تازەتر دروست دەکات ئەوەی ئەمریکا هەتا ئەوڕۆ کە ڕەنگە ئەمریکا بە بڕای من هەتا ئەوڕۆ لە شەڕەکەدا سەرکەوتوو نەبووە ئەمریکا باڵێ ڕاستە لەباری ئێران لەباری سەربازیەوە شکستی خواردووە بە هەر حاڵ سەرۆک ڕێبەرەکەی کوژراوە زۆر فەرماندەکانی لەباری ئابووریشەوە زۆر زەرمەند بۆ بەڵام ئەوەی ئەمریکا دەیویست لەو شەڕەدا بەدەستی نێناوە. ئەمریکا ئامانجی چی بوو؟ ئەمریکا دوو ئامانجی سەرەکی بوو ئامانجی سەرەکیەکەمەوە بوو کە بابەتی پیتاندین یۆرانیۆم بە کۆتایی بێ ئەم 400 کیلۆگرام یۆرانیۆمەش بە هەر حاڵ بڕاتە دەروێت دوای شەڕەکەش ترامپ دەیکوت یەکێک دێنینە سەر دەسەڵات کە وەک ڤنزوێلا وەک خۆمان بدە هیچ شێوانە جێبەجێ نەبوو. دروستە ئێران زیانی ئابووری زۆر گەورەی بەرکەوت بەڵام زیانی ئابووری زۆر گەورە و بەرجیهانیشکەوت لە ڕاستیدا بۆرسەی جیهانی ئێستا ئێران دێنێ قمارەکەی لەسەر چی کردووە لەسەر ئەو قەیرانە گەورە جیهانیەی کە لە وڵات داخۆڵقاندوویەتی کاتێکی خاڵی باف تویتەکانی تویتی ئابووریە دەڵێ بۆرسەوای لێ دێت تەواوی سەرمایه‌گوزاری ئێران لەسەرەوەی سەرمایه‌گوزارێکی دروستیشە. ئێران نەیدەتوانانی لەباری سەربازیەوە دەرەقەتی ئەمریکا و ئیسرائیل ئێران لەو ئیمکاناتەی بووی بە باشی کەڵکی وەرگرت. لە ڕاستیدا ئێران جگە لەوەی گەروی هورمزی کۆنتترۆل کردبا هیچ ڕێگایکی بۆ دەربازبوون لەو شەڕە ڕەنگە نەدەبوو بەڵام ئەمە کارێکی کرد کە بە هەر حاڵ هەمەوەی ئەمریکا بکەوێتە قەیرانێکەوە بۆ نمونە ئەم قەیرانی بورسەیە قەیرانیشی کەم نییە لە ئەمریکادا ترامپ زۆر لە زێر زەختێکی زۆر گەورەدایە لە ڕاستیدا. لەلایەکی دیکەشەوە هەرو جۆرەی کە باسمان کرد وڵاتانێکی مەسەلەن بۆ نمونە وەک هەرێمی کوردستان دەتوانێت لەباری وزەوە کاریگەری زۆر گەورە بەدەست بێنێ. لە ڕاستیدا من پێم خۆشە شتێک کە سەرنج بخەم کاکاوڕێ ئەوەی کاقوبات باسی دەکا بە بڕوای من گەورەترە لە وزە ئەوەی ئەو باسی دەکا ئەم گەشەی بەردەوامەیە لە هەموو بوارێکەوە گەشەی بەردەوام چاکردنەوەی حکومڕانیە گەشەی بەردەوام پێشکەوتنی کۆمەڵایەتیە گەشەی بەردەوام پێشکەوتنی ئابووریە هەمووی ئەوانە گەشەی بەردەوام بینینی نەوەکانی داهاتووە. لە ڕاستیدا نەوت دروستە کاڵایەکی مهمە دروستە لە کورتخایەندا دەتوانێت قازانجێکی گەورەی ئابووری بگەێنێ بە هەرێمی کوردستان بەڵام لە بیرمان نەچێ نەوت وردە خەریکە ڕۆڵی خۆی وەک کالایەکی استراتژیک لە دنیادا لەدەست دەدا. ئەگەر 20 ساڵ لەوە پێش شەڕی ئەمریکا و ئێران باە ڕەنگە نرخی نەوت دەگەیشتە سەر $200 بەڵام ماکسیبۆم نرخی نەوت گەیشت $104 یعنی چیانی وڵاتەکان هەوڵ دەدەن کە لە وزەکانی ئالتەرناتیو بەکاربێنن و
گرێدەراویان بەنەوت کەمکەنەوە ئەمە قسەی 10 ساڵ نەمن ئەو قسەی 10 ساڵی داهاتوو دەکەم نەکاقوبات قسە باسی 50 ساڵ قسە باسی 100 ساڵی داهاتووە کە حتمما دەبێت لە ئالترناتیوی دیکەی جێگرەوەی ئابووری دیکەی گەورە لە هەرێمی کوردستان بەکارهێن جا لەو ینی فەوزا گیانی و هەرێمی و ناوچەیی کە هەیە ئەم یاریێمی کوردستان ڕاستە خۆمان پاراستووە خۆ پاراستنەکە ینی بەڕاگررتنی هاوسەنگی و باڵانسی یعنی چۆنڵی پەیوەندیەکانە ئەم لەگەڵ لایەنی ئێران ئەم لەگەڵ لایەنی ئەوروپی و ئەمریکیەکان لە ناوچەکەدا بەڵام ینی پریشکی ئاگرەکەشمان بەرکەوت وە زەرەر و زیانێکی زۆری هەم گیانی و مادی و هەم شەیدیشمان هەبوو بەڕاستی لە هەرێمی کوردستاندا پاراستنی هەرێمی کوردستان لە جارێکی دیکەی پریشکی ئاگری شەڕەکە هەروە ئاسانە بێت یاخود نەخێر ئێمەش ئەگەر شەڕ دەست پێ بکاتەوە باجێکی قورسە دەین بەڕاستی مامۆستایان وەڵاهی لە ڕاستیدا کاکاوڕێ پێشبینیکردنی دۆخەکە زۆر سەختە یعنی بۆ هیچ محلل و کوشرۆفەکارێکی سیاسی ناتوانێت پێشبینی بکات ئاجندای ئێران لە شەڕەکەدا بەڕادەیەک دیارە چونکە ئێمە لە ئێراندا ئێمە دوو لایەن دەبینین لە ڕاستیدا لایەنێکی پراگماتیک و ئەمەلگەرا نمونە قاڵی بافە کە ئەمانە نوێنەرایەتی چینێکی میان ڕەو دەکەن لە کۆماری ئیسلامیدا کە بە هەر حاڵ بە جۆرێک دایانەوێت سازانێک بکەن بەڵام لایەنێکی تونندڕەومان هەیە لە ئێستادا بەتایبەت لەناو سوپای پاسداراندا کە ئەمە لایەنێکی ئایدۆلۆژیکە و پێداگرە لەسەر بۆ نمونە دەڵێ منەوە 47 ساڵە شەڕ دەکەم لەسەرەوە من ناتوانم ئەم بابەتی پیتاندنی ئورانی وەک بابەتێکی گرنگ دەزانن بۆ خۆیان کە ئەمە لە داهاتوودا دەتوانێت یارمەتیان بدە لە لایەکی دیکەشەوە بەڵام ترامپ بۆ خۆی چیرۆکێکی جیاوازە لە ڕاستیدا ئێمە ترامپ کەسێک نییە کە بە شێوەیەکی کلاسیکی سیاست بکات کەسێک نییە کە زۆر جۆ بداتە ڕاوێژ و زۆر جۆ بداتە ژوورە بیرکردنەوەکان و زۆر جۆ بداتە ڕاوێژکارەکانی لە ڕاستیدا وە کەسێکە کە بەرحاڵ بە شێوەیەکی تازە سیاست دەکاوە هیوادارم من بۆ خۆم وا هەز دەکەم کە ڕەنگە شەڕێکی زۆر قورس ڕوو نەداتەوە هیوادارین بەڵام بۆچی هەرێمی کوردستان ئەگەر شەڕێکی گەورە ڕوو بدا ڕەنگە دووبارە پرشکەکانی هەتا ئەو ڕۆژهر پرشکەکانی هەر بەردەوام بۆ ڕۆژانە بەردەوام نابینی هەرێمی کوردستان ڕۆژێک درۆنی لێ نەدرێ هەرێمی کوردستان لە ڕاستیدا هەمەوەی بە بواری حاکمیەتێکی کوردیەوە کە هەیەی دەبێت بەرژەوەندی هەموو لایەک بپارێزێ دەبێت هەموو لایەک بپارێزێ و لە ڕاستیدا زۆر لە ئیدارەکردنی ئەو دۆخە زۆر سەختە و ئەوەی تا ئێستا هێناویانە بەڕاستی هوەریان کردووە ینی تۆ هەم پەیوەندەکانی لەگەڵ ئەمریکا ڕاگرتووان پەیوەندەکانی لەگەڵ ئێران ڕاگرتووە هەمەوەی کوردایەتیشیان کردووە لە ڕاستیدا ینی بە هەموو نرخێک پشتی کوردیان بەر نەداوە نیشتمانی بیریان کردوتەوە ئەمە گرینگە ئەوم دەبێت لە چاوی تاک بە تاکی کوردستانی چوارپاچەدا بێت لە ڕاستیدا بەتایبەت سلێمانی کە لەو دۆخە هەستیارەدا توانیوێتی ئەو باڵانسا دروست بکە لە ڕاستیدا هەر ئەمە دەبێت هەموو لە بەرچاومان بێ بەتایبەت ڕۆژهەڵاتیەکان لەو دۆخی ئێستادا ئێمە پێویستە وەکو هەرێمی کوردستان لە داهاتوویشی نزیکدا بە پەیوەندی سیاسیەکان و دیبلۆماسیەکانمانە بچینەوە لەگەڵ وڵاتانی دەوروبەرمانە یاخودەوەی کە تا ئێستا هێناومانە پەیوەندیشی دروست بوو وتوانیمانە باڵانسەکە بە شێوازێکی باش و هاوسەنگ ڕابگرین مامۆستای من لە ڕاستیدا ئێمە ئەگەر دەریچەی تازە بدۆزینەوە بۆ خۆمان هەمەوەی سۆنگەمان لەلایەن ئەو وڵاتانەی کە بە شێوەی کلاسیکی سیاستمان لەگەڵ کردوون و پەیوەندیمان لەگەڵیانەیە سۆنگەم و پەیگەمان لەلایەوان دەچێتە سەرێ هەمەوەی بۆ خۆشمان ئالترناتیوی دیکە دەدۆزینەوە بۆ نمونە باز دەکرێت کە پەیوەندەکانی یەکێتی نیشتمانی لە داهاتوودا لەگەڵ تورکیە چاک دەبێت باشتر دەبێت ئەمە زۆر گرنگە ئەمە بەمانای ئەوە نییە پەیوەندیەکان لەگەڵ ئێران تێک بچێت ئەوە بەمانای ئەوەی تو دەریچەی تازە دۆزیوێتەوە و تو هەرچەندە دەستت ئاواڵە بێت لە سیاستدا ئەوەندەش دەستت ئاواڵی بۆ قسەکردن ئەمە زۆر گرنگە و لە داهاتوودا دەتوانێت هەرچەندە تۆ دەریچەی تازەت بێ هەرچەندە تۆ پەیوەندی تازە بدۆزیەوە ئەوەندە تۆ لە گرێدراوی بە وڵاتێکی تایبەت دوور دەکەویەوە و ئەمە دەست لە سیاستکردندا زۆر ئاواڵەتر دەکا مەرجیش نییە تۆ پەیوەندەکان لەگەڵ وڵاتی تێک نا پەیوەندەکان لەگەڵ وڵاتەش دەبێت پەیوەندی لەگەڵ وڵاتی دیکەش دەبێت بەڵام پێگەکەت لەلایەن هەردوو وڵاتەوە بەرز دەبێتەوە توانیشمان ئێمە لە ڕابردوو لە ڕێگەی ئابوووریەوە ئەنی پەیوەندیشی باشمان ئەم لەگەڵ ئێران ئەم لەگەڵ تورکیا هەبووە و لە داهاتووشدا بەدڵنیایەوە لە ڕوە سیاسەکەەوە توانی ئابووری بکەیتە فاکتێک بۆی کە پەیوەندی سیاسی و دیپلۆماسیەکانی پێشخۆی باڵێ دەخن مامۆستا هێمن بایەزید پور ڕۆژنامەنووس کە لەم
ڕووماڵی کورسان نیوز لەگەڵمان بووی لە شیکاری هەواڵ لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەم مامۆستا جون. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ دووارە بەخێر میوانداریتان. مادوومان کردی سەر چاوانە. سپاس.